بینەرانی تەلەڤیزیۆنی NRT ئێوارەتان باش. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش پێتان دەگەمەوە لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی بەکراوەی. سەرەتا ئەمەوێ ئاماژە بەوە بدەم ئەمە ئاخرین ئەڵلقەیە کە من پێشکەشی ئەەکەم لە ئەڵلقەی داهاتووە بەرنامەی بەکراوەی هاوکارێکی ترم دێتە خزمەتتان و بەرنامەی بەکراوەیتان پێشکەش دەکا. ئەڵلقەی بەرنامەی بەکراوەی ئەم ئێوارەیە سەبارەت بە یەکێتی پیاوانی کوردستانە. ئایا یەکێتی پیاوانی کوردستان لە چه هەلومەرجێکدا دامەزراوە؟ ئایا کێشەی پیاوان لە ناو کۆمەلگادا چییە؟ ئایا ئەو زەرورەتە چێوای کردووە یەکێتیەک بۆ پیاوان لە کوردستانادا بمەزرێ؟ ئەم پرسیارانە و کۆمەڵە پرسیاری تر ئەمڕۆ بە میوانداری چەند بەڕێزێک قسەی لێوە دەکەین زۆر بەکراوەی. میوانەکانی بەرنامە ئەمڕۆ مامۆستا یان بەڕێز کاک بورهان عەلی بەڕێوەبەری ڕێکخراوی یەکێتی پیاوان، تانیا خات و تانیا کەمال بەڕێوەبەری ڕێکخراوی ڕاسان، کاک سامان سیوەیلی دەروونناس، هەروەها سەمیرە محەممەد چالاکوانی بواری ماف و یەکسانی ژنان. زۆر بەگەرم بە خێراتنتانەکەم بۆ ئەم ئەڵلقەی بەرنامەی بەکراوەی، هەروەها بە خێراتنی میوانەکانی تریشمەکەم دا ستۆدیۆ کە ئەرکیان کێشاوە و ئامادەمون لە بەرنامەکەدا. سەرەتای ئەمە لای بەڕێز کاک بورهان، هەلومەرجی پیاو لە کوردستانە بە چۆنە کەوا ینی با بڵێم زەرورەتی وای کردووە کە زەرورەتێک هەبێ بۆ دروستبوونی یەکێتیەک بۆ پیاوان؟ ئایا زەرورەتێک هەیە بۆ دروستبوونی ئەم یەکێتیە؟ بەڵێ زۆر سپاس بۆم بەرنامەیەکە بۆتان ئامادەکردین. ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان سەرەتامەوە لە پێناسەکەیەوە دەست پێ بکەین. ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان ڕێکخراوێکی سەربەخۆی خاوەنی کەسایەتی معنەویەتی دەکۆشێت لە پێناوی بەدیهێنانی و پاراستنەکانی مافی مرۆڤ بەگشتی و پاراستنی مافی ڕەگەزی نێرنێ بە تایبەتی و وشارکردنەوەی بە ماف و ئەرکەکانی و لەگەڵ بنیادنان یا هەوڵدان بۆ ژیان بەخت پێکۆرانی ژیانێکی هاوسەری و بەختەوەری سەرکەوتوو. باشە، ئەم دروشمانە لە زۆر ڕێکخراوی تر هەیە کە ئەم دروشمانەشیان هەڵگرتووە، یان با بڵێن بەبێ ئەوەی کەوا ڕەگەزی پیاوت بە تایبەت خۆی بۆ جیا کرد بێتەوە. ئەگەر قسە لەسەر مافەکانی مرۆڤ بکرێ، ڕێکخراو هەیە کە تایبەتمەندە بە مافەکانی مرۆڤەوە. قسە لەسەر ماف و یەکسانی ژنان بکرێت لەگەڵ ژن و پیاوە، با بڵێن کۆمەڵی ڕێکخراوی ژنان هەیە. ینی دەمەوێت بزانم ئەو زەرورەتە چی بوو لە ڕاستیە؟ کێشەی پیاو چێ؟ ئایا کێشەی هەیە پیاو لە کۆمەلگایە بۆ ئەوەی ڕێکخراوێکی وای هەبێت؟ ڕێکخراوێکی پیاوانی کوردستان کاتێک بیر لە هۆکار یاکێت هۆی بیر لێکردنەوەی لە دامەزراندنی ڕێکخراوێکی پیاوانی کوردستان ئەگەڕێتەوە بۆ دوای ساڵی 2003. ئێمە پێش ساڵی 2023 و پێش ڕخانی ڕژێمی بەغا لەگەڵەوەی لە ناوچەکەی ئێمە ئازادیەکی تەواو هەبوو، ماوەی 13 ساڵ کار کرابوو لە بوارەکانی مافی مرۆڤ و مافی ڕەگەزی مێینە بە تایبەتی. بەڵام لە دوای ڕوخانی ڕژێمی بەغا و کرانەوەی کوردستان بەڕووی عێراقەوە پاشان عێراقرانەوەی بەڕووی جیهاننا وای لێ هات کە کۆمەڵی ڕێکخراوی زۆر و کۆمەڵی ڕاگەاندنی زۆر هاتە ئاراو کە ئەم ڕێکخرا و ڕاگەاندنانە یا ئەم کۆمەڵە سنتەرانە هەر یەکە لە بوارەکانی مافی مرۆڤ کاریانەکەەوە بە تایبەتی تریش لە بوارەکانی مەسەلەی ژنانە. بەشێکی زۆر لەو ئامارانەی کە پیشانیەدا لەگەڵەوەی ئێمە 13 ساڵ لە پێش ڕوخانی ڕژێمی بەغا کار کرابوو لە بواری مافەکانی ژنانە یاخود لە بواری مافی مرۆڤ. بەڵام ئامارەکان کە لە عێراقەوە دەرئەچووە لەلایەن ڕێکخراوبیانیەکانەوە پیشان ئەدا ئەو ئامارانە بوو ڕێژەی توندوتیژی بەرامبەر بە ژنان لە هەرێمی کوردستان زیاترە. لەگەڵەوەی ئێمە لەگەڵ لە یاسایە کۆمەڵی خاڵ چەسبی بوو کە توندوتیژی بەرامبەر بە ڕەگەزی مێینە قەدەغە کرابوو و لەگەڵ ئەوەش ئێمە 13 ساڵ لەو بارە ئیشمان کردبوو. بەڵام ئەو ئامارانە وای کرد کە ئێمە وەکو دەستەیەک یاخ وەکو دەستی دامەزرێنی ئەم ڕێکخراوە بیر لەوە کنێ بزین هۆکاری سەرهەڵدانی توندوتیژی و زیادبوونی توندوتیژی بەرامبەر ڕەگەزی مێینە چییە و لەگەڵ ئەمەشان ناو بەناو ئامارەکان توندوتیژی بەرامبەر بە ڕەگەزی نێرنەش سەری هەڵدا. لەگەڵ ئەمەشە مێژووی لەگەڵ ڕێزم بۆ ڕێکخراوەکانی ئەفرەتانەژن ئەمە نەبێ بەسیرایەک لە بینی ئەوانە بەوە دەست پێ نەکاشتەکەن. بەڵام مێژووی کارکردنی ڕێکخراوەکانی ژنان بەشێکی زۆری فشارێکی دەرونی خراپ بەسەر تاکی نێرینەی کورد، هەم لە ڕاگەاندنەکانەوە هەر بەشێک لە ئاماری ڕاگەاندنەکانەوە لە ئاماری ڕاگەاندنی ڕێکخراوەکانە کە بەڵاو کراوە. ئێمە ئەمە هۆکار و بۆی کە بەدواداچوون بکەین لەگەڵ کۆمەڵی خەڵکی شارەزای لە ساڵی 2003 تا 2005 هەوڵماندا بۆ تێگەیشتن لەوەی کە بزانین تاکی نێرینەی کورد لە چاو و هەم ناوچەکەیە میلکەبیمە کۆمەڵی ملت لە ڕۆژهاتی ناوڕاستە دراوە سێمانە و لەگەڵ عێراقی شاکە لەگەڵ پابین بین بەوە پێوەستین بە دەستوری یاساکانیەوە بۆچی ئامارەکانی توندوتیژی لێرە زیاتر سەری هەڵداوە. پاش دوای ئەفو پێتە بڕم بە دوای دێنەوە سەر قسەکردن لەسەر جۆری ئەو توندوتیژیانی کە لەسەر پیاو هەیە لە کۆمەلگایە. بەڵام دەمێ بچمە لای خات و تانیا کەمال جەناب بەڕێوەبەری ڕێکخراوی ڕاستانی ڕێکخراوەکە کار بۆ ماف و ئازادەکانی ژنانەکە. ڕای ئێوە چییە بەرامبەر بە دروستبوونی ڕێکخراوێکی لەو جۆرە؟ ئایا
کەم تەرخەمی ڕێکخراوەکانی ژنانە کاک بورهان ئاماژەی بۆیەکەوە یەکێ لە هۆکارەکانی کە بیریان کردوتۆ لە دروستکردنی ئەم ڕێکخراوە ئەوەیەکەوە ڕێژەی تونند و تیژی دژ بە ژنان زیایی کردو ئایا ئێوە ڕاتان چێوەکو ڕێکخراوەکەتان؟ بڵێ طبعاً هەموو ڕێکخراوێک بە تایبەت ڕێکخراوی مەدەنی ئەمانجی ئەوەیە کە فکرێکی مەدەنیانە کە شێوەیەک لە ئەو فکرە کولتوریە کۆنانی کە هەیە ئێمە بتوانین بەرەو نەمانی ببین. دروستبوونی ڕێکخراوەکان ئەسڵەن بەو شێوەیە دروست بووە و بە تایبەت ڕێکخراوەکانی ژنان لە کاتی لە دوای بڵێن پرۆسی ڕاپەڕین لە هەرێمی کوردستانە ئەم ڕێکخراوەکانی ژنان بە شێوەیەکی بەرچاو زیادیان کرد. ئەوەی کە کاک بورهان باسی ئەکا کە گرفتێک هەبووە لە ناو کێشەیەک هەبووە کە بۆ هۆی دروستبوونی ڕێکخراوێکی پیاوان ئەو غەڵەت تێنەگەیشتنەیە تێگەیشتنەیە کە لە ناو کۆمەلگای ئێمەیە هەیە بە هەدەفی ئەوەی کە کاتێک ڕێکخراوێکی ژنان دروست ئەبێت ئەمە بە شێوەیەک لە شێوەکان مافی پیاوان پێشێل دەکات. بەڵام ئێمە لێرەیە گرنگیمان داوە بە مەسەلە یەکسانیەکان. ئێمە هیچ کاتێک پیاوان سەردانی ڕێکخراوەکانیان نەکردوین بۆ ئەوی بزانن لە ناو ڕێکخراوەکانی ژنانە چی ئەگوزارێت ئەو کار و چالاکیانەی کە ئەکرێت دژ بە پیاوانە یان دژ بەو کللتورە ناتەندروستی کە لە ناو کۆمەلگاکانی کە لە ناو کۆمەلگای ئێمە هەیە یان دژ بۆ پەروەردە هەندێک جار ئەو پەروەردە ناتەندروستی کە لە ناو خێزانەکانی ئێمەیە بەرجەستە ئەکرێت کەواتە ئەو قوربانیانەی کە هەیە و کە لە ناو ژنانی ئێمەیە سەری هەڵداوە ئەوەی کە باز ئەکرێ ڕێژەی خۆسووتاندن و ڕێژەی کوشتنی ژنان و ئەو تونند و تیژانی کە لە ناو کۆمەلگای ئێمە بەدی ئەکرێت ئەمە پیاوان ڕاستە و خۆ کاریگەر نەبوون بۆ ئەم حاڵەتە بەڵکو ئەو کللتوری کە هەیە لە ناو کۆمەلگاکی ئێمەیە ئەو یاسا و ڕێسانەی کە هەتا ئێستا لە ساڵانێکی زۆوە ئێمە لە ئەمڕۆیە بەرجەستی ئەەکەین و مامەڵی لەگەڵا ئەەکەین لەوانەیە بڵێن نزیکترین کەس ئەو پیاوەکە بێوێت تونند و تیژی بەرامبەر کە نزیکترین کەس لێەوە ژنەکەیەتی بۆیە ڕاستە و خۆ ئەو تونند و تیژی ئەچێ بۆ ژنەکە کەواتە سەرەتا ئێمە لە کاتێکا کە بیستمان ڕێکخراوێکی پیاوان دروستە بێت ئەگەر ئەو ڕێکخراوانەی زیانن ڕێکخراوی پیاوان بە هەمان نەفەسی ڕێکخراوی ژنان و بە هەمان بەرنامە و هەدەفی ڕێکخراوی ژنان ئیش بکەن ئێمەش پێمان قوبوڵە کارکەن لەسەر مەسەلەی یەکسانی لە ناو کۆمەلگایە کارکەن لەسەر بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و ئاستی بەرزکردنەوەی ئاستی تواناکانی پیاوان و کار بکەن لەسەر مەسەلەی تێگەیشتنی نێوان تاکەکان. باشە کاتە ئێوە پشتگیری ئەکەن لەوەی کەوا ئەم ڕێکخراوە هەبێت ینی لایەنی پۆزیتیڤی زیاتری لێ ئەبینن وەکو لایەنی بێگومان ئەو کارانی کە ئەمان ئەکەن ئەگەر بێت و لە بەرژەوەندی تاکەکانی کۆمەلگایە بێت لەسەر ئەو بەرنامانە بێت کە ڕێکخراوەکانی ژنانیش داوای ئەکەن ئێمە پێمان خۆشە نەک یەک ڕێکخراو چەندین ڕێکخراوی تریش دروست بێت بۆ ئەوی ئێمە بە هەمومان بتوانین ئەم کۆمەلگایی ئێمە بە شێوەیەکی تەندروستانە پەروەردە بکەین. باشە کاک سامان دێمە لای جەنابێ لە ڕووی با بڵین زانستی دەروونناسیەوە ئایا ینی ئەو کێشەیە کە ژن و پیاو هەیەە لە کۆمەلگایە لە چیەوە سەری گرتووە ئەمڕۆ ژمارێکی بێ شومار لە ڕێکخراوەکانی ژنان کار بۆ ماف و ئازادەکانی ژنانەکەن و بۆ چارەسەرکردنی کێشەکانی ژنانەکەن ئێستاوا ڕێکخراوێکیشمان هەیە تا ڕادێک ئەو دروشمانی هەڵگرتو کار بە هەمان شێوە بۆ هەردوو ڕەگەزەکە ئایا تۆ ئەمە با بڵین بە شتێکی تەندروست ئەبینی کە دوو شێوە ڕێکخراو هەبێ یەکێک بۆ ژنانێکێک بۆ پیاوان هەردووکی بۆ یەک مەسەلە ئیش بکات یان لە واقعا ئێمە بۆچی داوانەکەین ڕێکخراوەکان ئینسانی بن زیاتر لەوەی کەوا ڕەگەزی بن؟ بەڵێ سەرەتا حەقا ئاماژە بۆ بین کە ئێمە وەکو کورد هەرگیز و هەرگیز لە سەردەمانی پێشوا بە ڕۆژێکی ئاسایی کۆمەڵایەتی دەرونی ئابووری پەروەردەیە تێنەپەڕیبین. هەمیشە هەتا سەردەمی ژەردەستەی بوو لە پێش ڕاپەڕینا کورد لەو پەڕیژانێکی ئاسایی یاژیاوە واتە تاشی کورد هەرگیز نەیتوانیەوە گەشتێکی ئاسایی بکاو بە شێوەیەکی سروشتی بژی دەرەنجامی ئەو داگیرکاریە چەندین حاڵەتی تونند و تیژی ڕوبەڕووی تاشی کورد بۆتەوە ئەمانە هەمووی کاریگەری لەسەر نستی تاشی کورد جێهێشتووە و لە نستەوە جاری تر کار لە ڕفتار و بیر و بۆچوون و هەڵسو کەوت و باری هەڵچوونیمانەکات لە پاش ڕاپەڕینیش بەداخەوە ئەو بارەنا ئاساییە ئابووری و گەماروی ئابووری و شەڕی ناوخۆ و کۆمەڵی هەلومەرچە بوون کە درێژە یا بۆ ڕۆشانە ئاسایی ژیانی تاشی کورد بۆیە شتێکی ئاساییە گە تاشی کورد
پەیوەندیەک یاخود دەست لە ملانی تونند و تیژی بوو بێ لە ڕابردووە لەبەرەوەی کللتورەکەمان ئەوەی لێ خواستوین لەبەرەوەی سەردەمی داگیرکاری ئەومان لەسەر فەرز کراوە لە دوای ڕاپەڕینیشەوە ئەوەندەی ئێمە لە 20 ساڵی ڕابردووە ئاگادارین کۆمەڵی ڕێکخرا و تایبەت بە مافی ژنان هەبووە بێگومان ئەبێ هەموماندان بەوای بنین کە ژنان قوربانی یەکەمی دەستی تونند و تیژی بوون لە ڕووی کۆمەڵایەتی و لە کۆمەڵگەی ئێمەیە بەڵام لە پاش ڕاپەڕین لە پاش ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری عێراق و لەم ئەنجامی ئەم گۆڕانکاریانەی لەم ساڵانەدا ڕوویا و وەکو کاگوران ئاماژەی پێداکرانەوەی کوردستان بەڕووی دنیاە و هاتنناوی تەکنەلۆژیا بۆ ئێمە ئەتوانین بڵین باڵانسی کێشەکان باڵانسی تونند و تیژیەکان تا ئەندازەیەک گۆڕا واتە تا ئەگەر تا پێش 2023 ژنان قوربانی یەکەم بوون ئەوە لە پاش 2023 ئەتوانین بڵین پیاوانیش بەشیشان بوون بە قوربانی واتە من حاڵەتیشی ئاسایی ئەبینم چۆن دایان ڕێکخراوی ژنان هەیە با ڕێکخراوێکی پیاوان شەبێ با دوانوسیانی شەبێ ئەگەرچی بەداخەوە ئێمە کارکردن لەسەر بە ڕەگەزکردنی ینی ناسنامەی ڕەگەزی فەڕستکردن بەسەر حاڵەتەکەیە ئەمە هەردووشی کێشەی ئینسانە چ ژن بێت چ پیاو بێت بەڵام بەداخەوە لە کوردستان زۆر جار زیاتر خۆی ئەو ناسنامە ڕەگەزیە خۆی فەڕست کردو خۆی زاڵ کردو بەسەر حاڵەتەکانە بۆیە ئەمەش وەکو ضرورەت بەڕێی من ئەگەر وەکو پەرچەکردار بێت من هەرگیز بە پێویستی نازانم ئەم ڕێکخراوانی پیاوان هەبێت بەڵام ئەگەر وەکو ضرورەت هەبێت چونکە ئێمە ڕۆژانە ئەبینین و دەبیستین و ئەو کەیس و حاڵەتانی کە سەردانی ئێمەشیان کردو لە سنتەری ڕایشکاری خێزان دەبینین کە بەشیشی بەرچاو لە پیاوانی کۆمەڵگەی ئێمە بوونەتە قوربانی دەستی تونند و تیژی ژنان ئەگەر چی ڕەنگە ئەم دەستەواژانە تۆزێ بۆ گوێی خەڵک بۆ گوێی بینەر بۆ گوێی تاژی کورد نامۆ بێ بەڵام لە واقعا هەیە ڕەنگە خەڵکانێک ئەوانی دوور بن لە ئیشکردنی پراکتیکی لە بواری ئەم کێشە کۆمەڵایەتیانەیە پێیان سیر بێ پێیان نامۆ بێ بەڵام ئەوانەی لە خودی بازنەی کارکردنا بە پراکتیشی ئیشەکەن لەسەر کێشەی تاشی کورد چ لە ڕووی کۆمەڵایەتی چ لە ڕووی دەرونی لە ڕووی خێزانی ئەوانە درک بەبوونی ئەم جۆرە تونند و تیژەکەن کە ئەتوانین بڵین نامۆیە بە کۆمەڵگەی ئێمە تازەیە کەواتە کاکسامان ڕای وایەکەوە بە شێوەیەک لە شێوەکان ینی هەبوونی ئەم ڕێکخراوانە باشترە لە نەبوونیان و دوجار ئەوانیش کار بۆ هەمان پرسەکەن سەمیرە خان منەوێرە تۆ بپرسم تۆوەکو چالاکوانێکی بواری ژنان و داکۆکی کارێک لە مافەکانی ژنان هەبوونی ئەم ڕێکخراوە بە ضرورەت ئەزانی یان ڕێکخراوەکانی ژنان بەسە بۆ داکۆکی کردن لەو دروشمانەشی کە ئەمان بەرزیان کردوتەوە و خەباتی بۆ ئەکەن بەڵێ بەرار شتێک منەوە حەقە بە خۆم نایە بە شێوەیەکی ڕەها ڕێکخراوێک ڕەتکەمەوە چونکە لە ڕاستیە مافی دەسەڵاتی ژنی ڕەتی کاتەوە چونکە سازانی دنیای دیموکراتی و دنیای مەدەنی ئەوە قبول ناکاکە ئەوی تر ڕەتکرێتەوە لەبەرەوە منەوە حەقە بە خۆم نایم بەڵام ئەگەر ڕێگەم بە ئەمێ ئاماژە بە شتێ بکەم کە کاری ڕێکخراوەیی لە کوردستانە و بە تایبەت کاری ژنان ڕێکخراوەکانی ژنان لە کوردستان بۆ قۆناغانی کە پیاتی پەڕێت تا ئێستش کە ڕێکخراوێکی تر بەناویەکێتی پیاوان دروست بووە ڕێکخراوەکانی ژنان ئەگەرچی بە شێوەیەکی تایبەتمەندانە ئیشیان بۆ پرسی ژن کردووە و قوربانی بوونی ژن وای کردووە کە ئەو ضرورەتی پەیدا کردو ئەوان لەژێر ناونیشانێکا تایبەتمەندی بن بخۆیان و کار بکەن من بەپی ئەزمموی ڕێکخراوەی خۆم باسی ئەوەکەم ئەگەرچی ڕاستە و خۆ ئیشیان بۆ ژن کردو بەڵام پیاولی بەدەر نەبووە و ئیش بۆ خێزان کراوە ئیش بۆ ژن نەکراوە بەتەنها لەبەرەوە ئەکرا ئەم ڕێکخراوە بە سودبینین لە ئەزمموی کاری ڕێکخراوەی ژنان بە شێوەیەکی تر دروست بووایە لە دۆخێکی تر دروست بووایە یا با بڵێن بە شێوەیەکی بابەتیان و زانستیانە تر دروست بووایە کەمە با پێشنیاریش بێ بۆ ئەو ڕێکخراوە بەڵام سەبارەت بۆی کە ضرورەتێک ئەوانی هێناوەتە بوون ئێمە ئەوەی لە واقعی کارە لەناو مەدانا کار ئەەکەین و ئاگامان لە کێش و گرفتەکانە بە هەموو کێشەکان ئەبینین زیاتر ژنان قوربانی دەستی ئەو حاڵەتەن کە ناوی تونند و تیژیە و تونند و تیژی ئەگەرچی بۆتە کەلتور لە کۆمەلگا و شێوەی تریشی وەرگرت بیریشمان لەم چەند مانگەی دواییە خەڵکانی تریشتی وەگران لەوەی کە بوونە قوربانی دەستی تونند و تیژی و پیاوان بگرە زۆرینەی لە دۆخە سیاسیەکانە پیاوان قوربانی دەستین خۆزگا ئەو ڕێکخراوە لەو دیدەوە کاریان نەکردایە کە وەکو پەرچەکردارێک بۆ ڕێکخراوەکانی ژنان مادام ڕێکخراوی ژنان هەیە بێ ڕێکخراوی پیاوان هەبێ من پێم وایە ئەم ڕێکخراوە بەر لە حەدەس دروست بووە ڕەنگە زەمینەیەکی بۆ خوڵقابێت کە وەکو جۆرێک لە ئازادی بۆ دروستبوون و مۆڵەت وەرگرتن و بناغەدانان بۆی لە داهاتوە چی بکەن بەڵام من پێم وایە ئەو تونند و تیژیانەی کە باس ئەکرێ ڕەنگە ئەوان خوان وەکو پیاوان لە ناو توێشی خوانە کاریان کردبێ قەبارەی ئەو کێشانەی کە پیاوان لە کۆمەلگە ڕوبەڕووی ئەبێتەوە زۆر کەمترە لە قەبارەی ئەو تونند و تیژانەی کە ژنان لە کۆمەلگەی ئێمە ڕوبەڕووی ئەبنەوە بۆیە ضرورەتی ئەوان کەمترە لە ضرورەتی زیادبوونی ژمارەی کاری ڕێکخراوەکانی ژنان باشە کاک بورهان سەمیرەخانیش پێی وایە ئەڵێ یعنی ضرورەتی ئەو ڕێکخراوانە کەمترە لە ضرورەتی ئەو ڕێکخراوانەی کە ژنان هەیە
یەکەم دووەمینیشی ئەڵێ ئەو تونند و تیژەیەکەوێتە سەرژنان بەو شێوەیە کاکەوێتە سەر پیاوان کاک سامان ئاماژەی بەوەیە و تێگەر وەکو پەرچەکردار نەبێت هەبوونیان باشترە لە نەبوونیان ئێوە ینی چۆن ئەتوانی بڵێن ئەو جۆری ئەو کێشانە چییە کە ئەتوانی بخەیتە ڕوو ئایا یان ئاستی ئەو کێشانە گەیشتۆتە ئەوەی کەواتۆ ڕێکخراوێکە هەبێ بە ناوی ڕێکخراوێک بۆ داکوکیکردن لە مافی پیاوان و ئایا پیاوان ڕاستە ینی تووشی تونند و تیژە بنەوە لە کۆمەلگایە لە سەردەستی ژنان ینی ئێمە کۆمەلگاکەمان ناسرا بۆی کەوا کۆمەلگایەکی پیاو سالارە پیاو ژنە چەوسێنێتەوە ینی ژن هەیە پیاو بچەوسێنێتەوە بێگومان سەرتا من لە جوابێکی سەمیرەخانەوە ئێمە یەکەم ڕۆژکە خۆمان ڕاگەاندووە لە 27/2007 تا کوێسا وتومانە ئێمە بۆ تاواکردنی کاری ڕێکخراوەکانی ژنان یا بۆ تاواکردنی ئەو فراغی کە ڕێکخراوەکانی ژنان هەیە لەگەڵ تێ ناهین ناکەن ئێمە لە دوای ساڵی نەوەیەکەوە کە کاکسەمانیش ئاماژەی پێکرد کۆمەڵە ڕێکخراوی ژنانی باشن ئیشیان کردووە لەگەڵ لێپرساوان و دەسەڵاتی ئەم وڵاتەیە بەڵام هەموو ئەو بەرپرسانەی کە لەگەڵ ڕێکخراوەکانی ژنانە کاریان کردو یاخۆی وەرەقەی سپیان بۆ ئیمزا کردوون ئەمانە هیچیان ئەو پرۆژانان لە شخصیەتی خوان و لە خێزانی خوانە جێبەجێ نەکردووە ئێ باشە کاتێکە بەرپرسێک بە ناوی تاکی نێرنی کوردەوە یا بە ناوی تاکی بە ناوی منەوە پرۆژەیەک ئیمزاکە کە خۆی بڕای پێنەوەی و کاری پێنەکە منێکی هەژاری ماندووی ناو کۆمەلگا و ماندووی هەموو سیاست و بنەماکانی ئابووری چۆن جێبەجێکم ئەمە یەکێک لەوە کە ئێمە دروست بین بۆەوەی کە بتوانین وە زیاتریش ئەو پرۆژانی کە ڕێکخراوەکانی ژنە پێشکەشیان کردووە لەگەڵ ڕێزمان کۆمەڵێکی زۆر کاری باشیان کردووە بەڵام زیاتر پرۆژەکانیان پرۆژەیەکی ژنانە بوو ینی پرۆژەیەکی مێنی بەسەرەوە هەبووە هەیمەنێتێکی مێنی بەسەر وکلەوەی کە ڕەچاوی بەرژەوەندی هەردوو لای ئێوەتان بە تەواوکەری کاری ڕێکخراوەکانەکەن حەزەکەم لە پەیڕ و پرۆگرامەکەتانە خاڵێکی تیابێشەوەی بیرم بچێ ئەڵێ پشتگیریکردن لە پرۆسی هاوسەرگیری و دابینکردنی پێشینەیەکی باش بۆ ئەم پرۆسێ بۆ لاوان و ڕێنەگرتن لە فرەژنی بێگومان ئەو کاتە شتێکی ئێمە لە کۆمەلگایەکی مسلمانە ئاژین نەسانەوە پێنجی کۆمەلگای ئێمە مسلمانە و تاکو ئێستا لەستا 65 تا 65 پێکەوەنانی یاخود دروستکردنی خێزانەکان لە دەسەڵاتی تاکان خۆیانان نییە لە دەسەڵاتی کەسی دووەم و سێمایە ئەمە وای کردو کۆمەڵە زروفێت کۆمەڵە زروریەت وا بکا کە ئێمە ئەو کاتە تەنها وەکومانەوە ئاماژەمان پێ کردووە بەڵام تۆ خۆتەزانی ئەم مەسەلەیە بە تایبەت جێگەی نیگەرانێکی زۆری لە ڕێکخراوەکانە و 180 کۆمەلگا من ببورن بە ڕەهاییشەوە قسە ناکەم بەڵام بە تەسەوری خۆم بەشێکی زۆری کۆمەلگا ئەمڕۆ ڕەتێکاتەوە مەسلەی فرەژنی ینی ئێوە چۆن وا بە سەریحی خستوتانەتە ناو پەیڕ و پرۆگرامەکان ئەو کاتێک کە ڕێکخراوەکە لەدایک بوو یاسای باری کەسەتی کوردستان نووسرایەوە لەو کاتەشا پرۆژەمان تەقدیمی پەرلەمانی کوردستان کرد کە ئەو کاتە مەڵەتیشمان نەبوو لە پرۆژەکەشە ینی بێجگەلەوە ئێمە پرۆژە تەقدیممان کردو پرۆژەکە پێی لە خۆی لە چەند خاڵێکە ئەبینێتەوە یەکێک لەوانە کە داوامان کردووە لەبەر ئەوەی بەش لە 380 تا 85 کە سامان ئاگای لێتی پرۆسی پێکەوەنانی ژیانی هاوسەریا بنیانیانی خەزان لە کۆمەڵگای ئێمە بۆ خستنەوەی بەچەیە ئێمە ئاماژەمان پێکردووە ئەگەر لە ڕووی تەندروستیەوە پیاوێک یا ژنێک نەک تەنها پیاوێک یا ژنێک کە لە ڕووی پزیشکیەوە دەرکەوت کە ئەمە نەقسی هەیە لە دروستکردنی مناڵە ئەگەر تەڵەبی هەبوو ئەوە لە یاسا 1970 سابت بوو ڕێ پێ بدراوە ئەمە یەکەم دووەمینیان ئێمە لەبەر ئەوەی وەچەی تازە گۆڕانکاری بەسەر هاتووە لە دوای لەوانی 2005 بەدواوە لە 180 لە 90 پێکۆنانی پرۆسی ژیانی هاوسەریەکان لەسەر ڕەئی تاکەکانە نێرومێ خۆیەتی بەڵام دەڕابردووە کۆمەڵی خەزانمان هەیە دروست بە کۆمەڵی وەچەی خسۆتەوە کۆمەڵی ناکۆکی تایە ئەم ناکۆکیانە کەوای کردووە نە ئەوە تا خێزانەکە لێک هەڵوەشێتەوە و جارێکی تر یعنی کۆمەلگای ئێمەجوایێتە تەقبولی ئەوەی کاکە بەو جۆرە شتەکە حەزم کات وە نە ئەوەش کە تاکێکی نێرنە سێ دەکەی لەگەڵ ڕێزم ئاستی ڕۆشنبیرەکەی لەوانی ئەوتان نەبێ لە دەرەوە تووشی لادانێکی کۆمەڵایەتی بووە ڕوەکاتەمو شوێنێک بوو ئەوانە وتمان لە پرۆژەکەیمان باشە کاکبورهان ئەفێتە بڕم من لەبەرەوەی ئەبێ بڕۆمە ناو بڕ دوایەوەی کە گەڕینەوە لە ناوبڕەکە دەمەوێت لەو بەڕێزانش بپرسم سەبارەت بەوەی کەوا کاکبورهان ڕوونی کردەوە بەڵام بینەرانی بەڕێز ئەچینە ناوبڕێکی کورت و دەگەڕینە وڵاتان بۆ تاواکردنی و توێژەکە.